ئێمە لە ناوەندی کەلتوری چامان ماوەیەکە هەفتەی فیلممان ڕاگەیاندووە. هەموو شەوانی پێنجشەمە فیلمێکی سینەمایی نمایش دەکەین بەو پێی کە تاکو ئێستا لێرانە خەڵکی ئێمە بێبەش بووە لە بینینی فلیمە سینەماییەکان. لە سەرەتای دەست ڕاگەیاندنی هەفتەی فیلم لە ناوەندی کەلتوری چەمان پێشوازیەکی زۆر باشی دێکراوە. ئەمڕۆ هونەری با بڵێن سینەما بەگشتی ئەتوانێت ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێت و ئاگاییەکی گەورە دروست بکات لە ناو تاکی ئێمەدا. حەزێکی یەکجار زۆر هەبووە بۆ بینینی فیلمە سینەماییەکان، بۆیە مەویستمان لە ناوەندی کەلتوری چامان ئەو دەرفەتە فەراهەم بکەین بۆ هەموو ئەوانەی کە ئەیانەوێت فیلمە سینەماییەکان بە جەماعی ببینن. لە چوارچێوەی ئەو پرۆگرامەدا ئێمە ئەم شەو فیلمی کچانی خۆرمان هەڵبژارد و نمایشی بکەین لەسەر خواستی کۆمەڵێک لە بەشداربووان بوو. ئەو فیلمە فیلمێکی زۆر زۆر باش بوو. هەر کە شەوانی پێنجشەمە فیلمێک نمایشەکەین، دواتر گفتوگۆ دەربارەی فیلمە کە ئەەکەین. بەتایبەت فیلمی کچانی خۆر کام شەو نمایشمان کرد، گفتوگۆیەکی یەکجار زۆری بە دوای خۆی داهێنا بەو پێی